گشتە و مروariانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. خۆشەویستانم سڵاو، دوای داوەڕانێکی زۆر لە بەرنامەی کیونێ مروارەکانی غوربەتدا یەکەگرینەوە. هەندێکی کوردی هەیە دەڵێ ئاو ئاگری ئامانی نییە، وە دیسانەوە دەژڵێ لە ئاوی مەنگ بترسە لە ئاوی خۆر مەترسە. بەرنامەی مروارەکانی غوربەتی ئەم جارە تایبەتە بە ئاو دەریا و دەریاچە و چەم و ڕووبارەکانی کوردستان کە ئەم بەرنامەیە پڕپرە لە زانیاری بە ئامادەبوونی بەڕێزان محەممەد زەهاوی نەبیل موسا. ئومێد دەکەین سوودی بە هەموو لایەکتان هەبێت. با هەموو پێکەوە گوێبیستی بەڕێزیان بین لە زاری بەڕێزیانەوە بزانین بە پێوە ئەزمموی هەیەە چ کارێکی گرنگ دەکەن لە کۆمەڵگانە. بابینەری بەرنامەی مروارەکانی غوربەت بین. لەم بەرنامەی مروارەکانی غوربەت تایبەتە بە مەلەکردن و بە خنکان و بە ڕزگارکردن و بە کۆمەڵێ زانیاری لە ئاو چەم و دەریاکانی کوردستانەوە. بفەرمونون لەگەڵمانە بن دوو بەڕێزمان لەگەڵایە میوانەکانم دکتۆر محەممەد زەهاوی لەگەڵ بەڕێز نەبیل موسا با لە زاری خۆیانەوە بیان ناسین چ کارێکی گرنگ لە کۆمەلگایان دەکەن. سڵاو، من ناوم محەممەد مستەفا محەممەد ساڵح، مامۆستام لە کۆلێجی پەروەردەی وەرزش زانکۆی سلێمانی، هەڵگری بڕوانامەی ماستەرم لە بواری مەلەوانی و فێربوونی جوڵە. لە هەمان کاتیشە بڕیاردەری بەشی پەروەردەی وەرزشی بنەڕەتم، لەگەڵەویشە دەرسی مەلەوانی بە بەشی پەروەردەی وەرزشی بنەڕەت ئەڵێم. خوێندکاری دکتۆراشی هێشتا با بڵێن مانگی نۆ دەسی پێەکەین، وەرگیراوم بەس ئەمرەکەمان دەرنەچووە وەرگیراوم تەمەەن درێژی سەرکرد. سڵاو، من نەبیل موسا لە ڕێکخراوی پارێزەرانی ئاوی کوردستان و عێراق ئیش دەکەم وەکو کەسێکی ژینگە دۆست. ئیش لەسەر پاراستی سەرچاو ئاوەکانەکەین کە ئاماجی سەرەکیمانەوەیە چۆن ڕووبارەکانمان داکۆچی لەسەرواکەین کە شیاو بێ بۆ مەلەکردن، بۆ ئاو خواردنەوە، بۆ ماسی گرتن و ماسێکەشی شیاو بێ بە خواردن. کارکردنی سەرەکیمان زیاتر ئیشکردنە لەسەر بۆ نمونە بەرزکردنەوەی ئاستی ڕەشنبیری کۆمەلگا کە ئەو ئاوە سەرچاو ئاوێ گرنگانەی کە هەمانە کە ژیانی ئێمە دابین ئەکات چۆن بیان پارێزین لە ڕێگەی چوونە ناو سروشتەوانە بەبێ ئەوەی کە نامۆبین پێی ئەو تۆرانێک کە تۆراوین لە سروشت بتوانین جاریشتر ئاشنابین و ئاشبین و لەگەڵ دایکی سروشتا بە تایبەتی لەگەڵ ئاوەکانمان. ئێمە تەرکیزی سەرەکی ئێمە لەسەر پاراستنی سەرچاوە ئاوەکانە، بۆیە لە ڕێگەی کارکردنەوە بۆ داکۆشیکردن ئەلەمە کەسێکی بڵێن بە ئەزمون لەو مەجالەیە بەڕاستی داتایەکی زۆرمان کۆکردێت و ئاشناین بە سەرچاو ئاوەکان لەکوێ دەست پێکەن لەکوێ کۆتاییان پێێت بڵێن ڕووبارەکانمان چەمەکانمان ئەو بحیرە بچووکانی کە هەمانە سەرچاوی ئاوی خواردنەوەی ئێمە دابین نەکات. بۆیە لە 11 ساڵی ڕابردوو ئێمە ئیش لەسەرماکەین کە چۆن بتوانین ئاشنابین و ئەو چین ئەو سەرچاو ئاوێنێک کە هەمان. بەڕێستان فەرمووتان ئاو پارێزی و ژینکە پارێزیان هەر ئاو پارێزی کار نەبی. ببوورە باگراوندی من لەسەر ژینگە تەجروبەی 10 ساڵم هەیە. پێشتر لە ئەوروپا من کەسێک چالەکەوان بووم، داکۆکیمان لەسەر climate change، گۆڕینی کەشوهەوا بۆ نمونە global warming لە ڕێگەی ئەمەوانێ ئاشنا بووم بۆی کە environment لە ئێستا چەند گرنگە. بۆیە بەڕاستی لێوە سەرچاوی گرت ئەجا بۆیە لەبەرەوەی مناڵی منیش طبعاً لە توێژەرناسیە 10 ساڵی مناڵی تۆ بێ بەبەی سێگە بێ بە قاعدەیەک بۆ سەرتاسەری ژیانی تۆ. ئەجا بۆی ئەو 10 ساڵی من کە فرسەتی ئەوم هەبوو لە چەمی قلیاسانە بتوانم بە مناڵی لەوێ بچم ماسی بگرم و
مەلەشی تیا بکەم و ماسێکەشی شیا بوو بۆ خواردن و ئەو سەرچاو ئاویانێک هاتەوە سەر ئاوی سەرچنار و قیاسان شیا بوو بۆ خواردنەوە. ئەمە وای لێکردم بەڕاستی وەکو کەسێکی ژینگە دۆست لە دەروی وڵاتە بە بەردەوامی ئیش بکەم لەگەڵ ئەو کەسانی کە چالاکەوانن، چۆن ئیش لەسەرەوە بکەین لە ڕێگەی هونەرەوانێ بتوانانی ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا بەرز بکەینەوانێ. ئێمە هونەر و ئینڤایرمنت بڵێن ژینگەمان تێکەڵاوە کرد لە ڕێگەی پڕید و پەرفۆرمەنس و نمایشکردنی سەرجادە و بووکەڵانە و مەسرحی بچکۆلەوانێک کە چۆن بتوانین ئەو تۆپیکانە ئەو مۆزوعانە هەڵبژێرین کە ئەتوانین ئاسی ڕۆشنبیری کۆمەلگا و بە تایبەتی مناڵ و لە خوێندگاکانە بتوانین ئیش لەسەرەوە بکەین لە ڕێگەی چیرۆکخوانەوانێ بڵێن سروشت مرۆڤ لە سروشتەوە هاتووە. ئەگەر خۆتی لێ بتۆرێنیت ئەو تۆڕانە دەبێتە هۆی ئەوەی کایتر وردە وردە تۆ بیت دەچێتەوە ماڵە ئۆریجینەڵە ئەسلەکەی تۆ لە کوایە بووە، بۆیە تۆ وات لێ دیتر کە ئەچیتەوە ناو سروشت نامۆیت چۆن مەلەی تیا بکەی، نامۆیت چۆن خۆت لە کلیفێکەوە لە شاخێکەوە یاخود لە گردێکە خۆتەڵیت ناو ئاوەکە. جا بۆیە سێرەکەی دایمەن ئێمە بە سایکۆلۆژیە لە مناڵی پێمانەوتی ئاو ئاگر ئامانی نییە و عشقەتەکە دێوەکەیتە دەرەوە و ورچەکەی لە شاخەکە ئەوخوا و بەڵام بەڕێی من ئەوەنەی لە ناو سروشتە تۆ پارێزراویت، ئەوەی لە ناو سروشتە لە خوداکان لە خواوە نزیکیت، ئەوەی لە سروشتە تۆ توانیت ئیتاعەت بکەیت و ئامانی دروستکەیت و هادەی بیتوانێت تەسەور ناکەم ناو شارەوە دەستکەیت. بەڕێز محەممەدزاییمان لەگەڵایە خوێندکاری دکتۆرایە، چەند پرسیارێک و زانیارێکیش با لەوە وەرگین. دکتۆریان دیسانەوە سڵاو، پێم خۆشە سەرەتا پرسیارێ بکەم ئەگەر من بمێ بچم مەلە بکەم بڵێن بچمە ناو سیمن پۆڵێکەوە پێش ناخواردن باشە یاخود دوای ناخواردن، ئایا کاریگەریەکانی ئەوانە چیە؟ پێمان خۆشە بۆمان ڕوونکەیتەوە. سەرچاو ئێمە لێرەیە تەڵان زۆر شتێ لەسەر نان خواردن پێش یان پاش بێ، بەڵام خۆی هەموو کەسێک هەنێ تۆ پێویستی بە خواردنە بە خۆراکە کە خواردنە خۆی وزە خەبەر لە شت دەتوانی ئەنجامی جوڵەکانت دای ئەنجامی ئەو مەلەوانەیە. بەڵام ئێمە چەند جۆرێک هەیە، مەسەلەن هەنێ خواردن هەیە خواردنێکی سووک و ئاسانە، مەسەلەن بۆ نمونە چەرەزە میوەیە مۆزێکە یا خواردنێکی کەم کاربۆهیدراتەکە ئەی خۆی ئەوە تقریبان پێویستی بە سەعاتێکە بێ دوایەوە مەلە بکەی سەعاتێ بۆ سەعاتی نوێ. بەڵام هەنێ خواردن هەیە زۆر چەورە، خواردنی چەور خواردنی زۆر هەنێک کەسێ مثلا لە داوەتیە یا چوت لە مەطعمێکە یا لە هەر شوێنێکە دانیشتوی خواردنێکی زۆر چەور پێڵەن دەسم خواردنێکی چەور و دەسمە خۆی کە ئەو خواردنەوە و لێگا تەواو مەعیدەی خۆ پڕەکەی ئەو کاتە تۆ مێشکی عازە یا خوێن بەس بۆ مەعیدەچێ کە بۆ مەعیدە چوو ئیشی ئەیض عملی ئەیض غیابا بڵێن هەرزکردن دەست پێەکە. لێرەیە تۆ ئەگەر بێ بچتە ناو ئاوێکەوە ئاوی مەزبەحێکەوە لێرە تۆ پلەی ئۆتۆماتیکیان پلەی لەش گەرم بەرز بۆتەوە، پلەی گەرمای لەش بەرز بۆتەوە. لێرەیە ئاوەکە کە چتە ناوی جیاوازە لەگەڵ پلەی لەشی خۆتە کە چوتە ناوی لەگەڵ ئەویشە تۆ لێرە مشکی عازیاوە مایدە خوێن ئەڕوا بۆ مایدە ئیشی هەرزکردنکە کە تۆ ئەنجامی مەجموعی جوڵەترەیە قورستر. هەڵەکانیش لە چییە؟ هەڵەکان لەوەیە سێرەکەی خەڵکی لای ئێمە کە نانەکەیشی خواردووە یەکسەر خۆی هەڵەیە بەناو ئاوەکەیە ئەنجامدانی هەموو حرەکەیەکی زۆر قورسەکە، یعنی هەرچی هێزی تایە بەکارێنێ بە خێرایی قوەتی خۆی هەمووی بەکارێنێ. تەکنیکێکی مەلە نازانن زۆربەی خەڵکەکان ئەوانەی کە تووشی حاڵەتی خنکانە بن مەساڵە وەڵای نان خواردنم خواردووە خواردنەکەیەتە سەرەوە، ئەوە حەقی بەوەوە نییە کە تۆ بۆ نمونە خواردنەکەت کەی خواردووە پێشتر یا ئێستا خواردوتە جۆری خواردنەکە دەورە بینێ چەند خواردنە خواردووە، خواردنەکەت چەند باڵێن خۆمانی خواردنی چەور چەند چەور بووە. خواردن دایمەن ئەڵێ ئەوانەی کە مەسەلەن بەلاکەن هەڵبان خواردنەکانیان زۆر چۆر نەبێ زۆر دەسم نەبێ لەبەر ئەوەیە تووشی ئەو حاڵەتە نەبن ئەو خواردنە بێتە سەرەوە ئەو خواردنە هاتە سەرەوە ئەنێ حەت چێتە سوورێن چکوێتە قورگەوە واولێکایتر تووشی حاڵەتێک بیت بە تایبەتی ئەوانەی کە لە ئاوە خبرەیەکی زۆر باشیانیانە. خەڵکی ئەمە کە ئێستا زۆربیانە چین بۆ نمونە بۆ مەلا خۆی یعنی زۆر بەدەگمەن خەڵکە بینی ئاشنایی هەیە
لەو ڕۆ مەسەڵەن بزانێ ئەم ئاوا ساردە باشە بە تایبەتی ئێستا لە هاوینە ئەسڵەن تۆم لەوە چه سەعاتێکە 2 سەعات لەبەر خوارە دانیشتووی لەم سەیرانگایانە خۆر لێە پلەی لەشی گەرمای لەش بەرز بۆتەوە خواردنیشی تیاکەی و لە پڕێکەوە بەبێ ئەوەی با بڵێن ئێمە پێڵێن ئەحمایەکی بۆ بکەیت یای پێ بزانی ئەو ئاوە ساردە چەند ساردە و یەکسەر خۆی هەڵەیە بە ناوێ کە خۆی هەڵەیە بە یەکسەر جیاوازیە بێت لە بینی پلەی گەرمی لەش و ئاوەکەیە کە ڕێک عاز بۆ مێشکەچێ ئیتر کە عازەگە و ئەو سوڕانەوەی خوێنە خەلەلی تیاکەوێت هەنێجار لەوە چه خۆی کابرا خۆی ئەسڵەن دەمارەکانی خوێنی تەواو نەبێت وای لێکا تووشی سەکتەی دڵبێ وای لێکا تووشی سەکتەی مێشک بێ وای لێکا لایەکێ بوەستێ تووشی حاڵەتی گورانەوە بێ ئەمانە هەمووی دەورە بین. کاک نەبیل بەڕێستان وەکو ئاو پارێزێک زۆر دەمێکە ئەمێ ئەو پرسیارە بکەم کە ئەچیتەوە ناو کوردستان بڵێن بۆ سەیرانێک من ئەچم ئاو چەمێکی زۆر خۆشی لێ حەزەکەم چمە ئاوەکەوە پار پێراری سەردانی ئاوەکەم کردو کێشەم نییە مەلەمتیا کردووە ئاوەکە بەشی خۆی چۆنەڵی کەمە بچووکە کەسی تیان قوم نابێت بەڵام لەپڕ سەیرەکەی ئەم ساڵکە چینەوە ناو ئاوەکەمە لە بکەین لەپڕ دەخینکێن کە پرسیارمان کردووە ئەڵێن ئەم ئاوانە غەسالەیان هەیە ئێوە بەڕێستان وەکو ئاوپارێزێک تا چەند توانیتانە سنوورێک یاخود یاسایەک بۆ ئەو غەسالانی کۆمپانیەکان دانێن کە لە ئاوەکانە ئەو کێشانە دروستەکەن بۆ مەسەلەی غەسالەی چەولمەکان لە کوردستانی خۆمانە یەکێکە لە سەرەکیترین کاریگەری کە کاریگەری زۆر بڵێن نەرینی هەیە لەسەر ئاوەکانمان لە ڕووبارەکانمان کە ئێمە ڕووبارەکانمان ماسەکانمان ئەو ناوچانەی کە غەزاڵی چەولمەکانی لێ ئەناڵێنن بەدەست ئەم دیاردەیەوە یاسامانەیە یاسای زۆر باشمان هەیە بەڵام ئەو یاسایانە ئەبێت فشاری بکرێتە سەر و تطبیق بکرێت لەبەرەوە کێشەکە لەویایە لێرە لە کوردستانی خۆمانە یاسای ژینگەی یاسای پاراستنی سروشت بە تایبەتی سەرچاو ئاوەکان یاخود دارستانەکانمان یا حیوانی چێوی ئەمانە هەمووی هەن بەڵام بەداخەوە تۆزیان لەسەر نیشتووە زۆر بڵین پراکتیز ناکرێت ینی بەکار ناهێردێت ئەجا بۆیە ئەم غەساڵەی چەولمانە هەنێک کات 15 مەتر لە چنە قوڵایی ڕووبارەکانەوە بڵین سروشتی ڕووبارەکانیان تێکداوە باوەڕکە منطقە هەیە بۆ نمونە منطقەی گۆبتەپە و سەر و گۆبتەپە کە زەی بچووک کە بەشی خوارەوە کە ئەچی بەرەو خوارەوە هەنێک کات 15 غەساڵەی چەولم بێکەوە ئیشەکە هەر ناڵی سەرم گۆی زەویەیە سروشتی ڕووبارەکانیان هەمووی تێکداوە ئەجا لە ڕۆژانی پێنجشەمان و جومعانە ئەم غەساڵانە زۆربەی کات دائەخرێن ئیش ناکەن خەڵکی کە ئەچن بۆ گەشت و گوزار بۆ سەیرانکردن ئاگایان لەوە نیە ئەم ئاوە گۆماوی قوڵقوڵ دروست بووە بۆیە زۆربەی کات ئەو کەسانی کە ئەخنچێن ئەڵێن لە غەساڵی چەولمەکان ئەخنکراوە ئەمە گاردەکەیە بەڕاستی یەکێک لە قانونەکان کە دانراوە بۆیان ئەوەیە ئەو شوێنانی کە چاڵێکن کە دەستنە قوڵایی ڕووبارەکەوانێ ئەبێ وەکو خۆی لێ بکەنەوانێت کە دوایی پرۆژەکە تەواو یاخود ئەو پرۆسی دەرهێنانی لم و چە و جەرمود و ئەو کانزایانێکی ئەوان دەریێنن بەڵام بەداخەوە بە هیچ شێوەیەک ئەمە پراکتیز ناکرێت لەبەر ئەوە ئەبێتە خۆقاندنی کارەسات نەک بەس بۆ تەنها مرۆڤ کە ئەچێتە ئەوێ مەلاکا و ئەخنچێت دارستانەکان ئەبڕنەوە بەس لەبەر هەندێک چەولم من ڤیدۆم لەلایە دارستانی هێلانەی کۆتر هێلانەی تەیری لەسەر بووە باوەڕکە مشاری بڵین مشاری بڵین کە بە بەنزینی شەکاتێگەی ڤڕ لەو ناو هەموو ئەو دارانە ئەبڕنەوە بەبێەوەی کەس بڵین فشاریان بخارە سارم کارە ساتان جا بۆی لە کوردستانی خۆمانە هۆکار زۆرن بۆی کە دەبێتە هۆی خۆقاندنی کارەساتی ژینگەی و مرۆیی یەکێک لەو کارەساتانێکە خۆکردێت بۆ نمونە باسی غەساڵەکانت کرد ئەمە کاریگەری زۆر 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 دەرینی هەیە ئەوە بەس یەکێک بوو چەندها خاڵشی کەم بوو بەس دەتوانم زۆر لەسەر غەساڵی چەولمەکان باسی ئەوە بۆ بکەم چونکە لە هیچ وڵاتێکی دنیا ئەم دیاردەیە بەڕاستی لە ناو ڕووبارەکانە ناخۆڵقێنرێ هەر یاسایی نییە بەڵام لە کوردستانی خۆمانە زۆربەی زۆری ئەو
کارەساتانی دەرحەق بە سروشت ئەکرێت بە تایبەتی سەرچاو ئاوەکانمان ئەگەڕێتەوە بۆ نەبوونی سیستمێکی بەقووەت داداچوونێکی بڵین کۆکردنەوەی دەیتا بڵێم ئەو داتانەی کە کۆمەلگایکی تەندروست بۆ دروستەکە توێژینەوەی باش و فشارکردنە سەر ئەو سیستمەی هەیە لە ڕێگەی ئەو توێژینەوانە. ئێستا بۆ نمونە ئێمە ئەزانین وەکو کەسانی شارەزا لە بواری پاراستنی سەرچاوە ئاوەکان کە یەکێک لە ئامانجی سەرەکیمان دەستنیشانکردنی کاریگەرەکانە، ئێمە ئەزانین چەند غەساڵی چەولم لەسەر زەی بچووک هەیە، ئێمە ئەزانین چەند غەساڵەی چەولم لەسەر ڕووباری ئازادیە لە حاجی ئەومەران و ناوچەی سەری بەخمە و ئەندا بەرەو بەشی خوارەوە، ئێمە ئەزانین چەند غەساڵی چەولم بۆ نمونە لە جنوبە هەیە لە بەرەوەی کەسمان هەیە، هەمان ئیشی من ئەکات ئەم کاری من ئەکات بە هەماهنگی لەگەڵ منە ئیشەکات بۆ دەستنیشانکردنی ئەو کاریگەریانەی کە بوونەتە خۆڵخاندنی کارەساتی ژینگەی مرۆیی. بەڕاستی من ئەوەی ئەبیستین بە تایبەتی لەم 1-2 ساڵەی ئەخیرە خەڵکەیە بۆ سەیرانکردن بۆ خۆشیە ڕوا، بەڵام بەداخەوە لەو سەرەوە بە جەنازەیەک دوانی خنکاوە گەڕێتەوە. من ئومێ دەکەم بتوانن چارەسەری ئەو کێشەیە بکرێ. بەڕاستی هەموو کەسێک ئەو زانیاری دەربارەی غەسالە نییە، وەکو بەڕێسان فەرمووتان جاری وایە لەوانەیە لە هەینیە کە سەردانی سەیرانگایەکە کە نازانن لەوێ غەسالە خانم. ئایا تا ئێستا نەتانتوانیەوە هیچ یاسایەکدا بنێن بڵێن ئەبێ بڵێن کاتیان بۆ دابنێن لەو کاتەی غەسالەکە کارەکە ئەکێ، یاخود چەند تابلۆیەک دانێن لە چواردەوری ئاوەکە بۆی خەڵک نەچێتە نزیکی ئاوەکە و تووشی کارەسات نەبێ؟ هیچ ئەو ئاگاداریانەتان نەکردووە؟ هیچ ڕێنمایەکتان نەکردووە لەو بارەیەوە؟ ئەوەی ڕاستی بێ وکوتم یاسا هەیە بۆ ئەو کارگانەی کە لەسەر ڕووبارەکانن، بەڵام یاساکان پراکتیز نەتەبیق ناکرێت بەداخەوە لەبەرەوەی بەداتەچوونیشی بۆ فشاریشی ناخرێت سەر. بەڵام ئێمە وەکو کەسانی ژینگە دۆست وەکو ڕێکخراو کە ئێمە ڕێکخراوی مەدەنین ئیش لەسەرماناکەین، ئێمە ئیشی ئێمە ئەوە نییە هاوڵاتیان ئاگدار بکەین و بڵێن ئێرا خەتەرە مەلەیتیان، ئەوە ئیشی ئەو کەسانە کە لە ناو دەستەڵاتە ئیش ئەکەن بۆ پاراستنی جانی مرۆڤەکان. بەڕاستی ئێمە من ئەوەی خەمی بەڕاستی من ئەمە سەراحەتەنەی لێم کارەساتەکە زۆر لەوە گەورەترە، ساڵی 10 کەس خنچیە 20 کەس خنچیە، کارەساتەکە زۆر لەوە خراپتریشە بێت. یعنی لە ساڵ 2 ساڵ پێش ئێستا لە ساڵی 2010 لە شاری بەسترە لە 2 ڕۆژە 110,000 کەس کنتامەنەی بوو بە IUPs. ئێمە زیاتر خەمی ئەومانە، ئێمە خەمی ئەومانە کە سەرچاوە ئاوەکانمان بەرەو لە ناوچوون ئەڕۆن بەرەو پیسبوون نەڕۆن، بڵین هۆکاریشی زۆرە ئەمە بەڕاستی. یا بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی مەدەنی بەڕاستی ئەزانین غەساڵی چەولەمەکان لەکوێیان، ئێمە داتامان هەیە بۆ ڕووپێویمان کردووە لەسەر زەی بچووک لە مەرزی شابەدینەوە. ئەم ڕووبارەکە خۆیەکە بە کوردستانی عێراقا بەدادەچوونمان بۆ کردووە، ڕووپێویمان لەسەر کردووە، هەتاکو ئەگاتە حەویجە لەوێ لە گوندی شێخ یەکەگرێتەوە چێتۆ سەر دیجلە، ئەچێتۆ سەر ڕووباری دیجلە. باشە هەرچی کاریگەرە ژماگمە زیاتر لە 350 غەساڵی چەولم بە ئاکتیڤی، ئەمە بەس ئاکتیڤەکانە بۆ باسەکەم کە ئیش ئەکەن ڕۆژانە 5 ڕۆژ لە هەفتێکە لەسەر زەی بچووک هەن. ئێمە بە خەریتە بڵێن ئەم ڕووپێوانەمان لە وەبسایتەکانمان هەیە لەسەر زەی بچووک بە تایبەتی لەسەر ڕووباری تانجەرۆ، لەسەر ڕووباری سیروان. وەکوتم ڕاستی ئێمە تیشکە خێنە سەر کاریگەریەکان چین. اینجا غەساڵی چەولم کە ئێستا ئاماژەت پێیا یەکێکە لە کاریگەریەکان. باشە ببەخشە کاک نەبیلیان، ئەم هەمووە منێک مەسەلەن بۆ نمونە سەیرانکەرێک تااقەتم نییە بچم بێم ئەم هەموو مەلەفە لە ئۆنلاینە بگەڕێم بزانم ئەم ئاوە چەنی غەسالەت یا ئەمە چەنی قوڵە نەتان کردو تا ئێستا هیچ نەبێت تابلۆیەک لای هەموو یەکێ لە ئاوەکانەوە دابکوترێ بۆی خەڵک هیچ نەبێ کەمێک زانیاری دەربارەی ئەو شتان نەبزانێ. یعنی ئەوە شتان نەکردووە؟ ئێمە وەکوتم ئێمە وەکو ژینگە دۆست ئێمە ئیشەکەمان ئێمە ئەڵێن ئەم بۆ نمونە تابلۆ ئۆکەین ئەڵێن تکایە سیارەکەت لێرە مەشۆ، تکایە زبڵ و خۆڵ و خاشاک فرمە دەرناو ئاوەکەوە، بەس پێت ناڵم تکایە مەلەمەکە و بۆی نەمری تێگی بۆ نمونە جا مەلەکردنیش سێریکە بۆ نمونە خۆی بۆ خۆی کورد عێراقی بە عام لەسانەوە پێنجی مەلە نازانێت ترساوە و ئەمەشی چاک نەکردووە. بۆ وەکو وتم ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین تێگەی ئەو تۆرانەی کە تۆراوین لە سروشت نەچوین خۆمان ئاشکەینەوە لەگەڵ دایکی سروشتە، نەچوین خۆمان ئاشکەینەوە لە ڕووبارەکانمانە،
جا بۆیە کە ئەچینە سەر ڕووبارێک شاگەشکە ئەبین بەپێ ئەوی بزانین ئەمە کوێیە بنێ قوڵە ئایا پێشتر من هاتووم چیتیا بۆ پێشتر ئاشنا نەبوونمان ئاوی لە چی ئاوێکە من ئەبێت خەمم بێت بۆی نەچمە ناوی ئەسە بۆ نمونە من چۆن ئاوەکان بناسمەوە من چۆن ئاوەکە ئاوی قوڵ و ئاوی تەنک چۆن بناسمەوە تریشت ئێستا بۆ نمونە ڕووباری ئاوی قەشقۆڵی هی ئەوە نیە بچیتە ناوی لەبەرەوەی ئاوی بنی سەدەکەیەک هێتە دەرەوانێ ئاوێکی ساردی سازگارە ئەم ئاوە ساینتیفیکلی بە پێی علمی تێگەی ئەمە پروف کراوە لە 10 دقە زیاتر ناتوانانی تیا بمێنیتەوە باشترین مەولەوان و غەواسیش بیت لەشت تووشی حاڵەتی سڕبوون دەبێت کە تووشی حاڵبەت سڕبوون تۆ ناتوانیت بە هیچ شێوەیەک جوڵە بکەی وردە خۆت بێت خۆت بێتە دەست ئاوەکە و ئاوەکەش چیت لێتە ئەتخەچێنێ واز لەمەش بێنە بەعام تێگەی بەعام لە ئاوە ترسین کە ئەچینە ناو ئاوەکە و تۆزێک ئاوەکە ئەمان باتە شوێنی شترەوانە ئیتر تاو وازانی یەکسەر ئەڵێن تاو بەرەو خنکانە ڕۆین یخۆی تۆ دوور ڕێگای بچووکت هەیە هەناسی لێوایی دەم تو لوتە زۆر لێکە و نزیکە کە شڵپت کرد و خۆت پانیک کرد سرد لە خۆت شێوان کەواتە تۆ خۆت بە دەستی خۆت ئەخنچێنی یعنی مە شتێک باوەڕ کە زۆربەی کات لە قەشقۆڵی لە زۆربەی ڕووبارەکانی تری ئاوەکانی کوردستانە ئەو کەسانی کە ئەخنچێن قاچانیاوێتی لە عەرز بەس خۆیان ئەخنچێن ئەمە دەلالەت لە ئاشنا نەبوونی تۆی بە ئاو بە ڕووبارەکان تو هیچ نەبێت دووجار بچۆرە مەباح دووجار بچۆرە ئەو شوێنانی کە ئەتوانی مەلەی تیا بکەی ئینجا دوایی ئەجا بۆیە بە ئاشنا نەبوونی تۆ بە سەرچاو ئاویەکان و بە طبیعەتی ئاوەکە ئێستا بەسیترین شت ڕووبارەکانمان جیاوازە لە بحیرەکانمان کاکە یعنی ڕووبار مەلەکردنی جارێ ئەسڵەن ڕووبار ئێمە زۆرمان حەزت لێیە ئاوی سازگار ئاوی سازگار تافگە دروست دەکات سۆلاف دروست دەکات ئاوی خوڕ دروست دەکات ئەمانە هەمووی دەرەجەی هەیە یعنی بۆیە پێوتی ئێمە وەکو بەلەمەوان وەکو کەسی کایەکەر وەکو کەسی بەلەمەوان کە پرۆفشناڵین لە بەلەمەوان نییە ئەتوانیت دەستنیشانی هەموو ئەو ئاوە سازگاری کە پێوترێ وايت وۆتر ڕاپێت یعنی دروستبوونی ئاوی سپی لە ئاوەکان کە چی دروستیەکات فۆرم و شەیپی بڵێن ئەو شکڵی ڕووبارە کە تەسکە بێتەوە یا ئەو بەردانی کەتیاتی لەو ناوچانەیە کۆمەڵێک سپێتی دروست دەکات کە پێوترێ وای بۆ ڕاپێت وەکو ئاماژان پێەیە ئەمانە کلاسی هەیە ئەمانە ئەتوانی دەستنیشانی بکەیت کلاسەکانیان بەڵام بەداخەوە لێرە ئێستا کەسی پرۆفشناڵمان کەمە وەکو کەسی بەلەموان ئەم یاریە بکات کێشەمان نییە ئەلەمانێک کێشەمانە بەڵام تۆ ناتوانیت بە هیچ شێوەیەک منە لەم ئاوای بکەی ئەگەر نەتوانیت شارەزاییت هەبێت چکە بەڕاستی تەکنیکی هەیە ئەمە غەسالە دروست دەکات پێوترێ غەسالە پێوترێ واشی مشین ئەم واشی مشینە زۆربەی کات هەڵتە مژێ ئەگەر تۆ کلااود لە سەران نەبێت جلێکی باشت لە بەران نەبێت لێرە پێوترێ نەجاتە بڵین PFD بڵین ئەو چاکەتی کە لە بەریەکەی سەر ئاوەکەوی پێی باشە نوعێتەکانی ئێرە زۆر چیپن زۆر هەرزانن بۆ شکڵە دروست نەکراوە کە بۆ نمونە 150 کیلۆی لێ ببەستیت و هەر غەرقیش نابی ئەنجا تۆ بە جلێکی باشت لە بەرابێ و ئەوانەی کە زۆر سازگار و زۆر ساردا ئەبێ بزانیت لە 10 دقە لە 15 دقە زیاتر مەلەی تیا بکەیت لەشت سڕ ئەبێت لەشت ئەو توانایی نامێنێت تۆ کە بتوانی باڵهاوێژی بکەی بتوانی یاخود سەوڵ لێ بیت یاخود بیتە دەرەوە ئەنجا بۆیە بەڕاستی ئێمە ئەوانەی ئێمە لە ئاوی خوڕە باشە ئێمە خۆی قسەشمانی ئەڵێ لە ئاوی مانگ ترسە لەی خوڕ مەترسە تا بەداخەوە یارەت لێ بکەم ئاوی مەنگیان ئاوی خوڕ لە کوامیانە ترسیان لە کوامیان ترسین باشە زۆربەی کات ئەو کەسانی کە لە ئاوی خوڕ ئەخنچێن خۆتە ئەزانن باشە بەڵام بەڕێی من ئاوی خوڕ ترسناکترە بۆ لە بەروی تەمپێرێچەری ئاوەکە ساردە یەک دوو بەردی تایە باشە سێ واشین مشینی هەیە بڵێ غەسالە دروست ئەکات و ئەم غەسالانە دراما دروست ئەکات درەمای دروست کرد تۆ هەڵە لوشیە و سەرتە یا بە بەردێکا و بێهۆش ببیت و یەیتەوە دەرەوە و ئەکەویتە ناوی تو ئاشنا نیت بەمانە ئەجا بۆیە من لێرەوە ئەڵێم ئەگەر مەلە نازانیت لە ئاوی خوڕە ئەو ئەوانەی کە تافگە و سۆلاوی تایە تێگی خۆتی مێرە دەست لە بەروی درامای تایە نەگەر درامای تایە ئێمە خۆڵ و خاشاکی دنیا فڕێ ئینە سەر چاوە ئاوەکانمانەوە کەسی پرۆفشناڵ نەبیت ناتوانانی لەو ئەوانە ئەمەلە بکەیت ئێستا بۆ نمونە لە لای بێخاڵ سەر و بێخاڵ لە ئاوی بۆ نمونە گەلی عەلی بەکێتەوە سەر ئاوی ئازادی من ئەزانم لە چەند سارەی تایە ساری ژەنگاوی تایە تێگی پاشماوەکانی جەنگ لەو ئاوانەیە هەمووی ماو نەتەوانێت تەلی تایە وایری تیا لەم بۆ بەری ئاوەکە فارن ئۆبجێکت کە ئەو مادانی کە نابێت لە ناو ئەوە بێ ئێمە لە ئاوەکانمانە هەن زائیدەن ئەو خۆڵ و خاشتاک و بوتڵ و زبر و تەنەکانەی کە مرۆڤ فڕێداوە بێ ئاگایی ئێستا لە ناو ڕووبارەکانمانە هەن بۆیە کە مەلە ئەەکەی کە تۆ چێ ڕووبارەرەوانەیە کە بەر ئەمە ئەکەویت
کارەساتە خوڵقێنێ شوێنێک تەبڕێ یا لە سەرت جا بۆیە ئێستا من کە پێ دەڵم بە ئاوی ڕووباری ئازادیە لە حاج عومەرانەوە بە سەوڵ لێدان تاکو سێری بەخمە ڕۆشتوین خۆ بەمەلە پیان نەڕۆشتوین بە ئەکویپمنت و بە مەوادی زۆر پرۆفیشناڵ یعنی تەنانەت ئێمە چقۆیەک هەیە لە خۆتی ئەبەستی وەکو کەسی بە لەموان ئەینەی بە سنگتەوان حتا ئەوەشە دەبێ پێ بێت ئەبێت فرەوڕە بێ بێت کە حەبلێکی زۆر تایبەتە ئەگەر شتێک بێت کارەساتێک بخۆ جا ئێمە قەت بە تەنیا لەو ئەوانە ناین بۆیە ئەم چقۆیە سیرێکی ئەکەویتە ناو ئاوێکەوانە لە کە من بەسەرمە هاتووە ئەو ئاوە هەمووی ڕەجی ڕووبارە لە تەنیش ڕووبارەکەوانێت تێگەی شۆڕەبیمان پێوت کاتی خۆی ئەمانە ڕەجی هەیە کە قاچت لە ڕەجێک گیر بوو تۆ سەرتە چێتە ناوانێ تێگی دامە لە بەشتێکی تیژت پێبێ کە دەری بێنی لە حاڵەتی تەواڕی ئەمە بپسڕێنی یاخود ئەو بەلەمانی کە ئێمە مەلەی تیاکەین کە هەڵەگەڕێنەوانێ محاولەی هەڵسانەوە ئەەکەین ئەگەر نەتوانی هەڵسیتەوانێ قەتێکی هەیە ڕای کێشیەکە دەروانێ واز لە بەلەم و لە هەموو شتێکێنی بەس خۆت دەرباسکەی اینجا بۆی مرۆڤ ئێمە ئەم هەموو بەم هەموو معلومات و زانیاریانەوە لەو ئەوانە مەلا ئەەکەین بە حەزرێکی زۆر زۆرەوە ئەنجا کڵاومان لەسەر ئەم کڵاوە یعنی بەهێز و قوتی خۆت بی بە بەینە ناشکێت لەبەرەوە سەر زۆر گرنگەکە بێت کە هۆشی تو هەڵەگرێت ئەبێ بە ئاگابی کە چۆن لەو سەر چاو ئاوانەیە مەلا ئەەکەی بەڕاستی اینجا بۆیە هاوڵاتیان کە تۆ ئەچیتە شوێنێکەوانی کە ئاشنان نیت بە سروشتی ناوچەکە چکایە یعنی ئەو مجازفەیە مەکە جیاوازی مەلەکردن لە ئاوی کراوەیە بڵێن کە دەریاچە و ڕووبار جیاوازی هەیە لەگەڵ سویمین پۆڵا بڵێن لەگەڵ مەلەوان جوونەکە طبعا ئێمە جیاوازەکە ئەوەیە تۆ لە مثلەن دەریاکەی دەریایەکی گەورەیە ڕووبارێکی گەورەیە لەگەڵ ئەویشە شەپۆلێکی زۆری تایە یا ئاوەکە من نییە یان بۆ نمونە سویمینگ پۆڵەکان زۆربەی دیارە یعنی تایەتی ئێستا زۆربەی شوێنەکان یعنی بەدەگمەن تەنها لە سلێمانیە کۆلێجی پەروەردەی وەرزش نەبێ مەسبەحەکەی ئۆلمپیە 5 مەترە ئەوانی تر هەمووی 25 مەترە لەم 25 مەترێشە تقریبا 10 مەتر زیاتری زۆر قوڵ نییە ینی ئەو پەڕێگەر 25ەکە لەوە چێ 4-5 مەترێکی 3 مەتر بێت لەوە زیاتری ئەمجا ئەوانەی کە لە سوینگ پۆڵەکانە لایفگاردی تایە لەوە چێ زۆربەی سوینگ پۆڵەکانە دوو لایفگاردی تیا بێ سیانی تیا بێ هەنێکیانێکیەکی تیا بێ خەڵکی کەی تیا بێ نزیک بێ لێت یعنی حاڵەتێک خنکان زۆرە بەڵام لە ئاوی ڕووبارەک و لە ئاویکی دەرەوەیە ئاوێکی کراوەیە تۆ کە ئەچیت مەلایەکەی شەپۆل هەیە شارەزایی و لەو شوێنە نییە یا بۆ نمونەوەکو ئاماژەم پێ ئەو کەسانە چن مەلایەکەن ئێستا حاڵەت هەیە خەڵکە بینی ئێستا لە دەرەوە زۆربەی شوێنەکان کە چیتا شوێنی ئاوی دەرەوە ئاوی کراوە بۆ دیاری کراوە ئەڵێ ئەم مەسافەیە دانراوە ئەمە شوێنی مەلەکردنە لەوە زیاتر بۆ نییە دەرچی مەلە بکەیت بەڵام لای ئێمە ئەوە نییە لای ئێمە مەسەلەن بۆ نمونە حاڵەت زۆرە یەکێ لە حاڵەتەکان کە سەیرەکەی خەڵک مەجموعەیە گەنجە چن دانشن بۆ نمونە بۆ سەیران ڕۆشتم دانشن نانەخۆن لە پڕەکانێکە مەشروباتە خۆ مەشروباتی غازی و کوحولی ئەخوا تۆزە بێ ئاگا بێ کاچێتە ئاوەکەوە ئەڕوا مەلاکە سەیرەکەی مەسافەیەک زۆر ڕۆشتووە دوور کەوتووە لە برادەرەکانی دوایەوە توانای ئەوەی نییە بگەڕێتەوە یان ئەوە مەسافەکە تەقلیدی مەسافەکە ناکات بەڕێستان کە باسی زانکۆتان کرد کە وەرزشەوان ساڵانە خوێندکاری زۆرمان مەڵی دەرچی زۆرمان لە زانکۆکانە هەیە و زۆرینەشی ساڵانە زانکۆ گلەیەکە ئەڵێ دەرچی زۆرمان هەیە بەڵام دامەزراندن نییە باشە بۆ کارێکی واتان نەکردووە وەکو زانکۆ ئێوە خۆتان ئەمە داوایەک بێ بەرزیکەنەوە بۆ حکومەت هەموو ئاوێک لە کوردستانە کەسێک لە وەرزشەوانانەی ئێوە لەو مەلەوانانەی ئێوە تعینکەن با بڵێن لەسەر ئاوەکە ڕێنمایی بدا بۆ خەڵکەکەن بۆی تووشی ئەمە کارەساتانە نەبێت ئێمە ئەمە خانازە مەگەر معلوماتە هەیە ئێمە بە تایبەتی کۆلێجی پەروەردەی وەرزش لەم ماوەی پێشووە یعنی چەند دەوراتی زۆر ڕاهێنان دەوراتی ڕاهێنان دەوراتی ئەنقاد ئەمانە هەمووی زۆربەی کراوە بەڵام ئێمە وەکو زانکۆ ئیشی ئێمە با بڵێن تەلەبە دەرەچێنین بۆ قۆناغی بۆ قۆناغ تاکو دەرەچێت لە زانکۆ دەرەچێت ئیتر دوایەوە زۆربەی تەلەبەمان هەیە چێتە مەسبەحەکانی شەکە چێتە جیمەکانی شەکە هەیە دامەزرێت بەڵام لێرە ئەوەی کە تۆ ئاماژە پێیا باست کرد لێرە اتحاد دەورە بینی ئێمە لە هەموو شوێنێکە اتحادی کورسانی و اتحادی عراق سەر بە عراقش هەیە یەکێتی مەلەوانی هەیە
ئەوانە زۆربەی ئیشی ئەوانە مەسەلەن بۆ نمونە لەگەڵ حکوومەتە ڕێککەون ئەو پاداشتە بەرزکەنەوە بۆ حکوومەت. بەڵام تۆ کە باس لەوەکەیتەوەڵێ ئەو خەڵکانە دامەزرێن. ئێستا ئێمە لە زروفێکیان خۆت نازەمەگەراگاو لێبێت لە کورسانە زروفێکی زۆر ناخۆشیانی پێشتر هەوڵە درا شتی تازەکەری بکرێ شتی تازەگەری بکرێ، بەڵام ئێستا هەموو شتەکان وەستاوە. ئێمە وەکو زانکۆیەک لای خۆمان یانەوە بەڕاستی زۆر جار سەیرەکەی لەلایانی بەرپرسانی خۆمان عەمیدی کۆلێج و سەرۆکبەش و سەرۆکی زانکۆوانەی کە پەیوەندیان بە جامعەکەوەیە زۆر هەوڵ ئەدرێت، زۆر هەوڵەیەن لەگەڵ پارێزگارە لەملایە لەولایە یعنی قەرزمان بۆکەن بەس لەبەرەوەیە گاز دابینکەن بۆ مەزبەحەکە. ئێمە زۆر جار ئێستا ئەم ساڵ ناچارمان مەزبەحەکەمان داخست، دەرسی مەلەوانیمان نەخوێن، قسمانە ساڵێکەوە بۆ یعنی صرف ناکرێ، ینی مەساریفی زۆرە، پارە صرف ناکرێ، گاز صرف ناکرێ، ئەمانە هەمووی دەورە بینێ لەوەیە. یان تۆ تەلەبەیەک بێنی بە درێژایی ساڵەکە فێری مەلەوانی بکەیت، پێویستی بەوەیە زۆر لە مانگی دەوە دەست پێ بکەی لەگەڵەیە لە مانگینەوە کە سەرەتایی دەوامە دەست پێ بکەین هەتا کۆتایی مانگی 5. بەڵام ئێمە زۆربەی ساڵەکان ینی یا مانگێ یا 2 مانگ زۆر 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 ئاو هەبێت، ئاو گەرم بێ. ئەمانە هەمووی لە خۆی کاریگەریە لە دەرێمە. ئەمجا کە تۆ ئەو پاداشتەی بە حکوومەت بەعکسەوە ئەبێ لێرە ئەوانەی کە لەوێن ئێستا بۆ نمونەیە چێبووک و سەیرانگاکانی دووکان کەپرەکان بە پارەیە. یانێ من ئێستا خۆم ئەو پێشنیارە مجموعەیە پێشنیاری تریشم هەیە، مەسەلەن ئەگەر حکوومەت نایکا با بۆ نمونە ئەو زروفی قەیرانی دارایەتی خەڵکەکە خۆی ئێستا و کەپرانەیە بکرێ وانە چی تا ئەوێ 15,000 لێوەرەگێ ئەتوانێ خۆی لەوێ تابلۆیەک دروستکە مجموعەیە ڕێنمایی لەسەری بنووسێ. بۆ نمونە ئەم ئێرە شوێنی مەلەکردنیە مەلەکردن قەدەغەیە، یا بۆ نمونە ئەگەر مەلەت کرد پێویستە تۆ آخر یاسادانان لەلایەن حکوومەتەوە ئەبێ نەک لەلایەن هاوڵاتیەوە دکتۆریان لەگەڵتان بەڵام حکوومەتەکە کە مەسەلەن بۆ نمونە لە شوێنێکە دانێ و لە شوێنێکە داینانێ ئێستا بڕۆ زۆربەی سەیرانگاکان ئەسڵەن ئەڵێ ئەو شوێنانەی کە ئاوی هەیە هەر لە قەراغی ئاوەکەیە ئیشی ئەوەیە ئەبێ مەسەلەن بۆ نمونە ئەو چوپانە ئەو چوپە خڕانە دابنرێ بۆ حاڵەتێکی خەڵک مەلایەکە بۆ حاڵەتێک، یا بۆ نمونە خەڵکانێکی لەو ناوەیە مەلەوانە تۆ سیرەکەی کابرا لەوێ مەلەوانێ، بەڵام خبرەی ئەوەی نییە چۆن خەڵک ڕزگارکە چۆن دەریکا چۆن. بەڕای من چونکە زۆرەکانی کوردستانم بینە بەڕای من ئەڵم پێش مەقەڵی و گۆشت برژانوانە خەڵک پێویست بۆ حادەکانە ئیشی اتحادەکانیشی یەکێتی مەلەوانیە داوا بکە مەسەلەن بۆ نمونە لە حکوومەت ئەو شتانە بکە، بەڵام ئێمەش ئەتوانین خەڵکەکە خۆی مەسەلەن بۆ نمونە من ئەو پێشنیارەیە کابرا خۆی کەپرێکی داناوە مجموعەیەکی کەپرەیە بکرێ هیچ نییە بۆی تابلۆ دروستکە ئایا دروستکە لەسەری مجموعەی کۆمەڵە ڕێنمایی بنووسێ، یا بۆ نمونە لە لای کەپرەکانەوە ئێستا ئەو چوپانە زۆر گران نییە، یعنی زۆر گرانیە زۆر 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 زۆرین بێ بە 10,000 8,000 ئەو چوپە سێ چوار دانە لەوێ دانێن بۆ حاڵەتێک، یا بۆ نمونە ئەو خەڵکەکە وەکو کاکە ئاماژەی پێیاوانەی قەشقۆڵی ئاوەکە زۆر ساردە کابرا سیرەکەی خۆی نانخواردنێکی زۆری خواردووە مەشروبێکی زۆری خواردووە لە پڕێکەوە یەت خۆی هەڵەیە بەناو ئاوەکەیە کە چوب هەناوە دێرە تۆ پلەی گەرمای لەشی زۆر زۆر لەوەی خۆی طبیعی خۆی سروشتی خۆی بەرز بۆتەوە لێرەش ئەم ئاوە زۆر زۆر ساردە ئەوانە زۆر حاڵەتی لێ مەسەلەن وەکوتم سەکتە تووشی وەستانی قاچێ بێ و ئێمە بڵێن بە کوردی خۆماڵێ تووشی دەمارە بێ، بەڵام ڕێنمایەکانە بێت چۆن بێ ینی لە هەموو شوێنێکە بێ ڕێنمایی هەبێ ئەبێ حکوومەت ڕێنمایی دانێ تیمێکی ئینقاذ تیمێکی ڕزگارکردانێ ئەو تیمە ئەبێ شارەزاییان هەبێ چۆن خەڵک ڕزگارکەن. ئێمە لای ئێمە سێرەکەی کابرا خنکاوە دوو برادێکێ هەرسیشان پێکەوە خنکێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە شارەزاییان نییە کە ئەو کەسە خنکاوە، یا بۆ نمونە کابرا کە خۆی کەوێتە ئاوە وەکو کاگنەبی لە ئاماژەی پێەیە دوو شوێن هەیە بۆ هەناسەدان لووت و دەمە کە ئەشڵەژێ و شڵپەرشوپەنێتەوە ناو ئاوەکە و دەستە جوڵێنێ و شەپۆل دروستەکە کە ئاوە چێتە لوتی و قورگێ و تەواوتر هەناسی بۆ نادرێ و تەسلیمە بێت. ناڵێم لێرە ئەبێ ئاشنایەکە هەبێ پێشەوە چتە ئاوەوە، یعنی ئێستا بۆ نمونە لای ئێمە زۆربەی خەڵکە مەلایەکە مەلەیەکی ئەکادمی ناکە مەلەیەکی تەکنیک ناکە، یعنی
تەکنیکەکانی مەلە نازانێ ئەمە خۆمان ئەڵێن مەلەیەکی عەشایرانەیە کە چێتە ناو ئاوە هەموو هێزی بەکارێ نازانێ ئەو هێزەی کە تیاتی ئەو وزەیە کە هەیە دابەشی کات بەسەر لەشیا چۆن لە ناو ئاوەکە یا بۆ نمونای بێت پێشتر مەسەلەن ئاشنایە بێت دەورەیەکی ببینێ کە تووشی حاڵەتێک بووی چیەکەی چۆن خۆ ئارامەگری چۆن مەسەلەن بۆ نمونە حاڵەت هەیە کابرا سەیرەکەی خۆی خنکاوە ئەڵێ باشتر وایە ئەگەر نزیک بوو لێت بە دوای شتێکە بگەڕێ بیەیتێ لە ناو ئاوەکەیە دەریکەی پێش ئەوەی خۆت هەڵی بووی بەڵام لای ئێمە وەکو وتم خەڵک هەیە لە ئاوە لە ئاوی کراوەیە ئەخنچێت سیرەکەی مەسافەیەکی زۆر دوورە ئەمانەی کە ڕۆشتون لەگەڵ یا برادەرین وەکو هەمان ئەون مەلایان لەوە چێت تۆزێ لەو باشتر بێت کە هەتا ئەگەنە لای ئەو ئەمانیش هیلاک بوو ئەمجا شارەزاییان لەوەیە نییە مەسەلەن چۆنێتی ڕزگارکردنی ئەو کەسە چۆن بیگرن چۆن ڕزگاریکەن یا خەڵکەیە خنکاوە یان ئێستا ئێمە خەڵکەیە ڕزگار کراوە بەس پێویستی بەوە ئەمەلەی CPR بووە ئەمەلەی با بڵێن هەناسەی دەستگردەکە بووە خەڵکەکە شارەزە لەو بوارەیە شارەزایی نەبووە تووشی نەیتوانێت ڕزگاری کات سەرەتا خنکاو لە دواوە ڕاکێشە با سەری لە ئاستی ئاوەکە بەرزتر بێ پاشان لەسەر پشت پاڵی بخە لەسەر زەویەکی ڕێک بۆ ئەوەی دڵنیا بیتەوە لە تەندروستی خنکاوەکە هەردوو شانی بەهێمنی ڕاوەشێنە و بە دەنگی بەرز هاواری لێ بکە وەگەزانن لە کاتی هۆشچووندا بۆری هەناسەدان دادەخرێت زمان دەکەوێتە دواوە هەر بۆیە دەبێت چەناگەی بەرز بکەرەوە بۆ مەرجەی شکان لە جومگەکانی ملدا نەبێت پاشان بە سیرکردنی سنگ و گوێگرتن لە هەناسەدانی لە دەم و لوتی خنکاوەکەوە بۆ ماوەی دەسانیە تاکو دڵنیا بیتەوە لە ژیاندایە یاخودنا ئەگەر خنکاو هەناسەی نەدا دەست بکە بە هەناسەدانی دەستکرد تاکو هاوکاری بکەی بەم شێوەیە بۆ 30 جار 2 جار هەناسەی دەستکردی پێدەدەی پاشان بۆ 30 جار ئەم کردارە دووبارە دەکەیتەوە هەموو جارێک 30 جار 2 جار هەناسەدان 30 جار پەستان لەسەر سنگی و 2 جار هەناسەدان وە لێرەدا بەڕێز محەممەد زەهاوی باز لە 2 جۆر خنکان دەکا ئێمە 2 جۆر خنکانمانەیە خنکانی یەکەم پێڵێن خنکانی ڕاستەقینە خنکانی دووەم پێڵێن خنکانی ناڕاستەقینە خنکانی ڕاستەقینە ئەو جۆرە خنکانەیە کە تووشی کەسەکە ئەبێ ئەو کەسەی کە لە ناو ئاوا تووشی حاڵەتی خنکانە بێت ئەشڵەژێ جوڵەیەکی زۆرەکە دەستە جوڵێنێ قاچە جوڵێ لێنە ناو ئاوەکەیە شەپۆلی ئاوەکە زیاترەکە ئەمی شوای لێەکە بێ بە هۆکاریەوەی کە ئاوێکی زۆر بچێتە قوردیەوە جاوردە و ئاوەکە چێتە بۆڕی هەناسەدانیەوە ئاوەکە دابەزێتە سیەکانیەوە وای لێکات هەناسەی قەتع بێ کە هەناسەی قەتع بوو تووشی بورانەوە بێ وردە وردە لێدانی دڵی شەوەستەیە چەند نیشانەیەکتیایە دەرەکەوێ یەکی لەو نیشانانەوەیە کە ڕەنگی پێستی تێکە چێ شینە بێتەوە یا مۆرە بێتەوە بە تایبەتی دەوری لێوی و سەری پەنجەکانی لەگەڵ ئەوەشە کەفێک دەرەکەوێت لە دەمی و لە لووتە ئەم حاڵەتش زۆر بەدەکەوە نەتوانی فریای کەوی دوای بە تایبەتی دوای دقەی 5 بۆ 6 دقیان لە بینی 5 بۆ 6 دقه ئەگەر تێپەڕ بووە ئەوە زۆر بەدەکمە نەتوانی فریای کەوی ئەمجا حاڵەتی دوومیان خنکانی ناڕاستەقینە ئەو حاڵەتە کەسەکە لەوە چه خۆی نەخۆشیەکی هەبێ یا خۆی هەڵا بەر شتێ بکەوێ یا گیرە بێ لە شتێک تووشی حاڵەتی بورانەوە بێ لە ئاوەکەیە بەڵام لێرەیە تۆ فریایەکەوی کە ئەو حاڵەتە مەسەلەن ئاو بە تەواوەتی دانەبەزیەوە بە سیەکانی لەگەڵ ئەویشە ڕەنگی پێستی جیاوازیان ڕەنگی پێستی ئەمە سپیە بێتەوە لەگەڵ ئەوەیە چەند هۆکارێک هەیە لێرە هۆکارەکان ئەوەیە با بڵێن لە ئاوی شیرینە با بڵێن لە ئاوی مەلەکردن ئاوێکی شیرینە دەریاچەیە لەگەڵ ئاوێکی بەحرە جیاوازیانە ئاوی بەحر دایم سوێرە و ئاوی دەریاچش ئاوێکی ڕووبار با بڵێن ئەمانە شیرینە ئاوی شیرین طبعاً ئەڵێ
5 بۆ 6 دقە ئەتوانی ئەو کەسە ڕزگارکەی لە حاڵەتی خنکان یا لە حاڵەتی مردن بۆ چکەن ئاوی شیرین پێک هاتەی ئاوی شیرین ڕێک وەکو پێکهاتەی خوێنی عەفو مرۆڤە. لە بواری مەلەوانیدا سوودێکی زۆرمان پێ دەگەێنێت ئەویش ئامێری کنجیە کە ناسراوە بە بچووکترین ئامێری ڕزگارکرد لە خنکان. لە کاتی مەلەکردنە لە دەریاچەکانە یان لە ڕووبارەکان یان لە مەلەوانگەکانە لە دەست دەکرێت لە کاتی حاڵەتی خنکانیان ئەگەری حاڵەتێکی نەخوازراو ئەو قفڵە ڕاکێشی وەکو ئێرباکێک ئەتەقێتەوە ئەبێ بە شێوەی باڵۆنێک ئەگەر لە ژێر ئاوی ڕاکێشێتە سەرەوە ئەگەریش لە سەر ئاوەکە بێتوانین باوش پێ بگەیتە نزیکترین شوێن و خۆت ڕزگارکەی لەگەڵ دوو تایبەتمەندیەکی تایەکێک لەوان تایبەتمەندیەکان ئەوەیە کە قبلەنمایەکی لەگەڵایە لە ناو دەریاچەیە کە کاتی مەلاکەی ڕێپشاندەرە دوو کە لە کاتی تاقینی ئێرباکەکەیە فیکەیەکی لەگەڵێتە دەرەوە بۆ ئەوەی کە ئاگاداری دەوروبەرەکەت کەی کە لە حاڵەتێکا گەر دوور بلێت. ئەمجا ئێمە لە کۆلێجی پەروەردەی وەرزش زانکۆی سلێمانی یەکەم کەس بووین کە لە عێراق و کوردستانە ئەم ئامێرەمان هێنا توێژینەوەیەکی زانستیمان لەسەر کرد ئەنجامی توێژینەوەکەیش زۆر باش بوو.